زۆر جار کاتێک کە تاکێکی کورد هاونیشتمانێک دەبینین لە فستیڤالێکی جیهانیدا بەهۆی ئەنجامدانی بەرهەمێک یاخود داهێنانێکی هەبوو بێ یاخودەوە بەرهەمە کاری کە کردوێتی خەڵاتێکی وەرگرتە بێ هەمومان شانازی پێوە دەکەین و سەرکەوتنەکە بە تەنها نەک بۆ ئەو هەمومان بەی خۆمانی دەزانین جا پرۆگرامەی ئێوارەی سلێمانی یەکێک لەو گەنجە بەڕێزانە لەلام میوانە کە جێی شانازیە بۆمان وەکو کوردێک بەرهەمەکەی لە فستیڤالە جیهانەکاندا نمایش کراوە و هەروەها مۆرکی کوردایەتی و نای کوردایەتی گەیاندوتە فستیڤالەکانی ئەوروپا و جیهان و بۆیە لەگەڵ کاک بڕوای میوانم باس لە گرنگی بەشداریکردنی هونەرمەندان دەکەم لە فستیڤالە جیهانیەکاندا میوانەکەم بڕوە کامیل عەتار زۆر بەخێر بێ بەڕێستان ئەکتەر و دەرهێنەر و دوایین کارەکانیشتان کەمە بەسمە قسەی لەسەر بکەین سەرەتا بە خێراتنتان دەکەم. زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنی سلێمانی و هەموو ئازیزان. سپاس بۆ جەنابتان لە پیرۆزبایی فیلمی پەیکەرەوە دەست پێ دەکەم لەگەڵتاندا کە لەو دوایانە خەڵاتی نوێمان بینی و بەشداریکردنەکانی فیلمەکە یەک لە دوای یەک بەسەر کەوتووی بینرا. زۆر حەز دەکەم کە پرسیاری ئەوەت لێ بکەم کە ئەم فیلمە سەرەتا و بیرۆکەکەی لە چیەوە سەری هەڵداوە چی بوو پەیکەری لە لای تۆ دروست کرد و تەواوی وردەکارەکانی کە چۆن کارتان تێدا کردووە ئەکتەران و هەروەها وەکو ناوەڕۆک وەکو سیناریۆ وەکو تەکنیکی کارکردنت لە پەیکەردا چی وای کرد کە ئەم فیلمە ببێتە پەیکەری ئەمڕۆ. بەڵێ دووبارە سوپاس. کورتە فیلمی پەیکەر ئەتوانم بڵم ساڵێک پێش بەرهەمێنان لە کافێ دانیشتوم سوڵفە لەگەڵ چەند هاوڕێیەکمان فۆتۆیەکم بینی. ئەو فۆتۆیە کاریگەری کردە سەر من لە ڕێ و فۆتۆیەوە جارێککە من بیرۆکەیەکم لە بیرۆکە بە شێوازێک کە داڕشتەوە. ئەوە بوو دوای دووسینی سیناریۆ ئامادەکردن و ئەوە لە زەمەنی کۆرۆنا جارێک ویستم کاری تیا بکەم بەڵام نەمتوانی بەڕاستی کاری تیا بکەم بۆیە تەخیرم کرد فترەیەکی زەمەنی بەسەرا ڕۆی بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی کوردستان دیالۆگ کە ئەوان بەرهەمیان هێنا قسەمان کرد و بڕیارماننا کاری تیا بکەین و میترا پرۆدەکشن وەکو جێبەجێکار کارمان تیا کرد. ئەم کورتە فیلمە سێ کارکتەری سەرەکی تایە لەگەڵ چەند کۆمبارسەکە کە ئەم کارکتەرانە هەرێکە لە ئەکتەرانی سۆما باپیر و ئاریاز بڕوا و ڕامان عەلی وەکو ئەکتەر چوونە ناو ئەو کارکتەرانە و ڕۆڵیان بەرجەستە کرد و زایدەن چەند کۆمبارسێک بوو کە هاوڕێیانمان لە یەکەی هەفتای پێشمەرگە توانیان هاوکارمان بن و بێن لە ناو نمایشەکەمانە بە سوپاسەوە ئامادەییان هەبێت. بیرۆکەکەمان باز لە کۆتایی خێزانەگەیەنێ کە باوکەکە شەهید دەبێت کاتێکە شەهید دەبێت کۆتایی بەو خێزانەیەت هیچ ڕووناکێک لەو خێزانیان نامێنێ هیچ ئەمەلێک نامێنێ بەڵام ئێمە لەم کورتە فیلمی خۆمانە بە شێوازی مناڵانەی ئەو تەمەنەی کارکتەرەکە جارێکی کە باوکە شەهیدەکەی ئەگەڕێنێتەوە بۆ ماڵەوە و جارێک کە تەعاملی پێکاتەوە لەگەڵ دایکە و جارێکی کە ژیان ئەگەڕێنێتەوە بۆ ماڵەکە بۆ خێزانەکە ئەمە ئەبێتەوە هۆی گەشانەوە و تروسکاییەک لە ناو خێزانەکەیەوە کە دوجار کۆتایی فیلمەکە بەوەیەت مناڵەکە جارێکە ئاچێتەوە ناو باوەشی جلەکانی باوکی و لەوێ جارێکە ئەخەوێتەوە. بەڵێ لە ڕووی تەکنیکی و ئەنجامدانی جۆرێک لەو کورتە فیلمە ئاستەنگیتان بۆ دروست بوو لە کوردستاندا تەواوی ئەو تەکنیک و ئەو پێویستیانە هەبوو کە وەکو ستاف بەگشتی کاری لەو جۆرەی پێ بکەن؟ کاک دیارە توانم بڵم خۆشبەختانە لە ڕووی کادری سینەماییەوە بحکمەوەی کە چەند ساڵێکە کۆلیژی زانکۆی سەلاحەدین بەشی سینەمای هەیە زانکۆی سلێمانی بەشی سینەمای هەیە دهۆک هەیەی چەندین کادری باشەیە کە خەڵکانێکی زۆر هەر لە بە دەرەوەی زانکۆکان خۆیان توانیوانە خۆیان پەروەردەکەن کە کەوادرێکی زۆر باشمان هەیە. ڕاستگۆ بم لەگەڵ تاکە ساڵانی پێشوو من بۆ خۆم کورتە فیلمم کردو لەوانێت چەند کادرێکی کوردانی ڕۆژهەڵات باکوور ڕۆژاوا
بەڵام ئەم جارە لەوانەیە هەموو ئوستافە هەمووی باشوور بوو توانایەکی زۆر باشیان و چەندین کەسانی باشوور کە توانایەکی باشان هەیە بەدل لە فارس و تورک کە زۆر جار هاتوونەتە ناو بەرهەمەکانمانەوە بە تایبەت فارس کە هاتوون بەدل لە کوردانی ڕۆژهەڵات کە هەروانش هەر بەشێکن لێمە هیچ جیاوازیەکیان نییە لەگەڵ ئێمەیە کە من زۆر جارە لە مەڵام ئەگەر دیۆپیەکەت کوردێکی ڕۆژهەڵات بێ یا باکوور بێ یا ڕۆژاوا بێ هەر کوردە و هەر بەرهەمێکی کوردیە ناسرێ بەڵام زۆر جار ئێمە زیاتر ڕۆشتۆ وێنەگرێکی فارس هاتووە بەرنامە ڕێژێکی تورک هاتووە هەر یەکێک لەوانە بەنسبەت کەوادرەوە سواز بخوا کەوادری زۆر باشمان هەیە لە بواری سینەما و فیلمە یەنە سەر بابەتێکی تر بابەتی تەکنیک و کوالیتی ئەویش دەتوانم بڵم بەش بە توانای وڵاتەکە و عێراق ئەتوانم بڵم ئێمە زۆر 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 لە وڵاتی عێراق پێشکەوتوترین و توانای ئامێرە سینەمایەکانمان زۆر زۆر باشترە ئەتوانین بەرهەمی زۆر زۆر جوان بەرهەم بێنین بەڵام ئەوەی ئەکەوێتە کێشەکەمان بابەتی بودجەیە چونکە زۆر جار ڕاستە بۆ نمونە تۆ ئەو کامێرەی کەیسە لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و لە هۆلیوود بەکارێنێ لێرە شێوە توانی کاری پێ بکەیت بەڵام بودجێتی ئەم کامێرانە لەوانەیە من نەتوانم بەکاری بێنم ئێمە لە ڕووی ئەدڤەرتایزین و کاتێک کە ڕکلامێکی بازرگانی یەکەین هەموو ئەو توانە مرۆیانە و ئەو تەکنیکانە کۆکەینەوە ڕکلامێکی زۆر جوانی پێ دروست دەکەین بۆ لەسەروی بودجێتێکی باشمان لەبەردەستەیە بەڵام کاتێک کە فیلمێکەکەن ڕێکخراوێک لە پشتوی توانای ڕێکخراوەکە هەر ئەمەندەیە ئەبێت تۆ بیل لە تەبدیلکەیتەوە یا ئەو کوالیتی خۆت هەوڵ بی لە کوالیتی نەیتە خوارەوە بەڵام تێ نەتەوێ هەندێک گۆڕانکاری بێ بکەی لە پێناو بودجەیە ئەمە یەکێکە لە بابەتە ئەساسەکان کە ئەگەڕێتەوە بۆ بودجە بەشی کە لەوە لۆکەیشنە یعنی ئێمە لۆکەیشن یەکێکە لە گەورەتی کێشەکانی ئەم سەردەمەی سینەماکار و فیلمساز یعنی تۆ چۆن لە ئەو لۆکەیشنی کە ئەتەوێت چۆن تەسویری تیاکەی چۆن کاری تیاکەی من هەر لەم کورتە فیلمی خۆماوەت بۆ بگەرمەوە ئێمە پێویستمان بە شوێن ماڵەکە تاریک بێت باشە ئێمە بە سوپاس و لە کارگەی کەلتوری کاری وێنەگرتنمان کردووە کە بێ بەرامبەر و بە هاوکاریەکی زۆر باشەوە لەوێ کارمان کردووە لەوێ ڕووناکی زۆر زۆر بوو لەگەڵ مەنیجە پرۆدەکشنەکە قسەمان کرد ئەگەر بێت و ئێمە ئەم قاعەیە تاریکەین و بمانەوە اینجا بەڵایتی خۆمان کاری تیا بکەین بودجێتێکی زۆر زۆرمانەویست بۆ ئەوی کە بەری ڕووناکیەکان بگرین بۆیە هاتوین لە 6 ئێوارەوە ئێمە کاری وێنەگرتنمان کردەوە بۆ 6 بەیانی یعنی ستاف بە ڕۆژە خەو بە شەو ئیشەکە 3 ڕۆژ لە پێناو ئەوەی کە ئێمە ئەم مەسرفە نەکەین ڕووناکیەی بە دڵی خۆمان بەکاربێنین ئەمە یەکێکە لە کێشەکان زۆر جار ئەگەر ئیشێکی کلاسیکەی ئەوە تۆ هەر لۆکیشنە دەست ناکەوێت ئەبێت چەند دیزاینەری ئاردیزاینەرێک بێنیتە سەر سێتەکەت تا بتوانن سێتێکی جوانە بۆ دروستکەن کە بتوانن بەشێکی کلاسیکی تیا دروستکەن ئەمانەیە ینی یەکێکن لە هۆکارەکان ئەگەر هۆکاری سەرەکیش بڵم بە ئام لە هەموو ئیشەکە ئەتوانم بڵم نووسین و سینناریۆیە چونکە ئێمە بەداخۆ لە وڵاتەیە نووسەر و سینناریستمان یا ئەتوانم هەر بڵم نیمانەیە ئەگەر هەشمان بێت لە پەنجەکانی دەست تێناپەڕێ بەدڵنیایەوە بۆی بتوانێت چیرۆکەکەت بە تەواوەتی بۆ وێنا بکاتەوە مەبەستمە لە پاڵ هەموو ئەو قورسی و ئەو بابەتانش کە بۆت باسکردین پرسیاریەوە بکەم فیلمی پەیکەر چەند خەڵاتی بەدەستهێناوە بە وردی و لە چەند جێی جیهان نمایش کراوە کورتە فیلمی پەیکەر لە سەرەتای پارساڵ ئێمە پۆست پرۆدەکشنی تەواو بوو دەستمان کرد بە بڵاوکردنەوەی فیلمەکە لە ڕێی چەند پلاتفۆرمێکەوە هەتا ئێستا ئەگەر هەڵە نەبم زیاتر لە 15 فستیڤاڵی نێودەوڵەتی بەشداری کردووە و لە یەک فستیڤاڵی ناوخۆیی بەشداری کردووە کورتە فیلمی پەیکەر تا ئێستا خاوەنی 5 خەڵاتە 3 خەڵاتیان کە تازەترینیانە لە فستیڤاڵی هونەرە جوانەکانی ئەمریکا بۆ کاروباری کۆمەڵاتی لە ناوچەی مۆنتۆسێلۆ لەوێ 3 خەڵاتی بێت کە خڵاتەکانی باشترین فیلم بوو لەلایەن لیژنەی دادوەرانەوە بۆ باشترین فیلم بوو لەلایەن بینەرانەوە کە ئەوانیش مافیەوان هەیە باشترین فیلمی خۆیان هەڵبژێرن و زایدەن باشترین وێنەگرتن کە کاگارژەم کاری وێنەگرتنی بۆ کردو باشترین ئەویش باشترین خەڵاتی برد و پێشتریش هەر لە وڵاتی ئەمریکا لە فستیڤاڵی لاوان لە بەشداری 6,000 و شتێ بەرەو سەرەوە بوو ینی سەر و 6,000 فیلم کورتە فیلم بوو ئێمە توانیمان دووەم باشترین فیلم بەدەستبێنین لە وڵاتی ئەمریکا
و لە فستیڤاڵی ناوخۆی لە شاری هەولێری پایتەخت لە فستیڤاڵی نابۆ تیرۆر توانی باشترین فیلم خڵاتی باشترین فیلم بەرێت و لە چەند فستیڤاڵی کەشا کاندید بووە بۆ باشترین ئەکتەر باشترین کامێرە باشترین فیلم باشترین دەرهێنان هەر یەکیان بە شێوازێک لە شێوازەکان کاندید بوو و لە زۆر بەشیانە لە بەشی پێشبڕکیا بوو ئەوی کاک دیاریەوەی کە بەلای منەوە مەطلبە خڵات نییە ئەوی من بەلامەوە مەطلبە کەلتور و فیلمی کوردیە بگاتە دەرەوە لە زۆر فستیڤاڵ هەبووە لەوانەیە تەنها ئامانجانەوە بۆ نمایشیکەن توانە ڕەزامەندی بەس بە نمایش وتومە هیچ کێشەیەک نییە مهمە بینەر هەبێت و خەڵکێک بیبینێ چکە بە تایبەتی ئەم فیلمە ینی ئاڵای کوردستانی تایە وەزایدەن وێنەیەکی جوانی کوردی نیشان ئەدا وێنەیەکی جوانی پێشمەرگەی کوردی پیشانەدا بۆیە من مەبەستم بووە لە تەواوی دنیا ببینرێ و ئەتوانم بڵم ئامانجەکەم پێکاوە تازەترینیان چەند ڕۆژێکە کە لە ڕێ ئیمێلۆ ئاکادار کراومەتەوە لە فستیڤاڵی قاهرە هەر لە وڵاتی ئەمریکا کە فستیڤاڵێکی هاوبەشی میسر و وڵاتی ئەمریکایە لەوێ لە بەشی پێشبڕکیایە فستیڤاڵەکە لە کۆتایی مانگی 11دا فستیڤاڵەکە دەست پێ دەکا کە دوو بەشیان هەیە بەشی ئەنتەرناشناڵیان هەیە و بەشی ناوخۆییان هەیە لە بەشە ناوخۆیەکان تەنها فیلمی میسری و ئەمریکی شۆرت فیلمە بەسمە نمایشەکرێ و ئەنتەرناشناڵەکەش تقریبان 150 فیلمی شۆرت فیلمی ئەنتەرناشناڵە کە وەکو یەکەمین فیلمی کوردی لەو فستیڤاڵە ئێمە بەشدارین مای دڵخۆشی هیوای سەرکەوتنی زیاتر بۆ دەخوازم خەرمانت هەمیشە پڕبەرەکەت بێ کاک بڕوا بۆچی ناوتان ناپەیکەر چی لە پاش لە پاڵ پەیکەرەوە هەیە و ئەگەر نهێنیەکی هەبێ ئەو ناوە بەڵێ پەیکەرەکە پەیکەری باوکەکەیە کە بە شوازێک لە شێوازەکان جارێکە لە ناو فیلمەکەی دروست دەبێتەوە ئەگەڕێتەوە کە بە شێوازێک پێمان باش بوو ناوەی لێ بردێکە پێشن ناوێکی کە بوو بەڵام دوجار لە کۆی مناقەشە گەیشتین بۆی کە بڕیارمانە ناوی بنین کورتە فیلمی پەیکەر دەمێ پرسیاری ئەوە بکەم بەگشتی هەم بۆ فیلمی پەیکەر و هەم بۆ فیلمەکانی دیکەش کە لە بەرهەمە کوردەکان هەن چەند بەلاتەوە گرنگە کە چەندە بینەری کورد هەبێت ئەم بەرهەمانە ببینێ لە هەمان کاتیشدا لە بەشێک لە وەڵامی پێشووتردا باسی ئەوت کرد کە تۆ مەبەستە ببیندرێت بەڵام مەبەست بە شوێکی گشتگیر دەبێت بپرسمەوە بینەری نەتەوەکانی دیکە بۆچی بە گرنگی دەزانی بەرهەمە کوردەکان ببینن لە پاڵ بابەتە نەتەوەیەکە و پیشاندانی وێنای ئاڵا و هێزی پێشمەرگە و ئەوانە بەڵام وەکو کاری هوەری وەکو هونەرمەندێک بۆچی بە گرنگی دەزای لە فستیڤاڵە جیهانەکاندا دەبێ هەبێ و هەروەها بەردەوام بوون چی دەگەێنێ ئەو لایەنە ئەرێنیانە چین کە بۆ هوەری کوردی دەگەڕێتەوە ئەگەر بێت و هوەری کوردی بەرهەمی کوردی بەردەوام بوونی هەبێ و بەردەوامی هەبێ لە فستیڤاڵە جیهانەکاندا کاک دیاری من ئەگەر بە شوازە لە شوازەکانی تر وەڵامی تۆ بۆمەوەی سە بۆن منەگە من بە جەنابەت بڵم باشترین یاریزانی ئەرجەنتین کە یەکسە تۆڵەی لیۆنێل میسی بەڵام ئەگەر بڵم وەزیری وەرزشی ئەرجەنتین ناوچێت دڵنیام لە سای هەفتای ئەگەر جەنابەت و منیش خۆشم نازانم و زۆر بەمان نایزانی ئەگەر بۆن منە باسی هۆلیوود کەین لەوانەیە تا بەیانی من و تۆ داشین باسی ئەکتەرانی هۆلیوود کەین بەڵام دڵنیام لەوەی کە وەزیری ڕۆشنبیری کەسمان نازانی وەزیری سەقافەی ڕۆشنبیری ئەمریکی چێ لە پشتێم کارانەوە بۆیە هەموو جارێک سیاسیەکان ناتوانن نەتەوایەتی و میلەت بناسێنن بە ئاستی جەماوەر بەڵکو و ژێرخانێک کە هەیە کە ئەویش کەلتورە بە کۆی گشتی یعنی نەک فیلم ئێمە سواز بۆخۆ ئەگەر دیقەت بن لە ڕووی فیلمەوە لە ڕووی پێشانگای شێوەکاریەوە لە ڕووی کۆنسێرت و میوزیکەوە لەمەوەی ئەم 30 ساڵ حکومڕانی هەرێمی کوردستانە پەرەیەکی زۆر باشمان سندووە نەک لە ناو خۆی کوردستانە بەڵکو لە دەروی کوردستانیش زۆر پێشکەوتوو بن من بەسیترین شتت بۆ بگەرمەوە وەزاری سەقافەی عێراقی بەڕەسمی داوایان کرد کە دیدارێکی کورتە فیلم لە بەغداد نمایش بکرێ لە پێناو چیە تەنها لە پێناو ئەوەی کە بە سینەماکارانی عێراق و عەرەبی بڵێن ئەمەش بەشێکە لە ئێمە کوردستان بەشێکە لە ئێمە و کەمە دیدارێک بوو بەس بۆ فیلمی کورتە فیلمی کوردی بوو کە لە مانگی 11 نمایش ئەکرا بەڵام بەداخەوە بە هۆکاریەوەی کە ئامادە نەبوون ئاڵای کوردستان دابنرێ و زایدەن لەوەی کە مارشی نەتەوایەتی عێراقی لێ نەدرێ و مارشی عێراقی لێ بدرێ
دیدارەکە کانسڵ بووە نەکرا چونکە ئەمە ئەوەیە کە ئێمە بەداخۆ ینی من ئەمە ڕاستێکی ئەڵم هەتا ئەم دقەیە ئێمە هەموو ئیمێل فیلمێکمان کە بەشدارە بێت لە فستیڤالەکانی دەرەوە یەکەم جار لە پلاتفۆرمەکانی خۆیان نووسێ فیلمی عێراق ئەبێ ئێمە ئیمێل بکەین کاکە ئێمە ڕاستە لە ناو وڵاتێکاژین عێراق بەڵام ئێمە کوردستانە هەرێمی خۆمان هەیە ئەگەر هەمووشیان نیکەن ئەگەر فستیڤالەکە بیکە ئەنووسێ کوردستان لە باکووری عێراق هەر عێراقەکەتەوە پێێتەوە ئەلکێنێت و چکە تۆ بەڕاستی وڵات نیت تۆ هەرێمێکی ئەو زیاتر گرنگی بە وڵاتەکە ئەگەر نا من دڵنیا بووم ئەگەر وەکو وڵات بەشداریمان بکردا لە زۆر شوێن و لە زۆر مەکانی تر ئێمە فیلمەکانمان داوەزی و دڵنیا بووم لەوەی کە ئامانجی زۆر باشتری ئەپێکە بەڵێ هەموو هیوای ئەو ڕۆژە دەخوازیین و بۆ کاری نەکتەنها کاری هونەرمەندان بەگشتی باسی ئەوت بۆ کردین و تێگەیشتین لەلایەنە ئەرێنیەکان و بوونی هونەرمەندان و بەرهەمە هونەرێکانیان لە فستیڤالە جیهانیەکان و نێودەوڵەتەکاندا دەمەوێت ئەو بپرسم ئەو بربەست و ئەو تەنگ و چەڵەمانە چین کە دێنە بەردەم هونەرمەندانی ئێمە کە ڕێگریان لێ دەکات ببێتە ڕێگرێک لە بەدەمیاندا بۆ بەرداوام بوون یاخود بۆ بوونیان تەواجودیان لەنێو ئەو فستیڤالانەدا ئەوەی کە کارگرانی و بارگرانی دروست دەکات چییە؟ ئەگەر بە یەک وشە وەڵامت بەمەوە تەنها باوەڕم پێ بکە هەمووی چارەسەری هەیە یەک وشە هەیە کە چارەسەری نێژ بودجەیە بودجە گەورەترین کێشەیە بۆ هەموو فیلم سازان ینی من دڵنیام لە زۆر شوێنی کە ژەمە وتووە هەرێکێ لەو هاوڕانی ئێمە ئەگری دڵنیام ڕەفەکەی پڕە لە بیرۆکە و پرۆژە کورتە فیلمە فیلمی درێژە ڤیدۆ ئارتە فیلمی دیکۆمنتەریە هەر یەکێک لەو بابەتان دڵنیام بەشێکی زۆری هەیە بەڵام تەنها بودجێتەکە ڕێگری لێکە من باوەڕم پێ بکە پێش بەرهەمێنانی کورتە فیلمی پیکەر من کورتە فیلمی تۆپم بەرهەمێنا بوو کورتە فیلمی تۆپ نزیکەی بۆ 30 فستیڤاڵی نێودەوڵەتی بەشداری و چەندین خەڵاتی برد ئەو فستیڤالانی کە بەشداری تقریبا من 5 ساڵ کارم نەکردبوو هیچ کورتە فیلمێکم نەبوو ماوەی ئەم 5 ساڵە هەموو ساڵە ئەم فستیڤالانی کە ئێمە تیاوانە بەشداری کردو ئیمێڵیانە ناردەوە تکای بەرهەمی تازەتان هەر پێت شەرم بۆ بڵێ من 5 ساڵی بەرهەمێکی تازە نچکە وا نازانێ تۆ بودجەت نییە ئەمەڵێ لە دیارە بیرۆکەیەکی نوێی نییە بۆ کاری بەڵێ بیر لەوە ناکاتەوە کە بودجێتێک بێ تۆ کێشە بێ ڕاستی جاران زۆر باش ینی حکوومەتی هەرێم وەزارەتی وەزش و ڕۆشنبیری و بەڕێوەبەرەتی سینەما بودجێ باشی سەرفە کرد بۆ کاری فیلم و فیلمسازی کە فیلمی درێژ بەرهەمەهاو کە کورتە چەندین کورتە فیلم و چەندین فیلمی بەڵگەنامی بەرهەمەهاو بەڵام بەداخەوە بە بۆنی قەیرانی داراییەوە بەڕێوەبەرەتی سینەماکان ئەو توانایان نەماوە سپۆنسەری ئەم بیرۆکارنەکەن بۆیە ئەتوان بڵم دەرگاکان داخراون بۆ بەرهەمێنانی فیلم و فیلمسازی ئەبێ هەوڵێکی زۆر بێ لە دەرگای چەندین شوێن بێ تاکو وهیم بێ من کورتە فیلمی پیکەر کە بە سوپاس و جارێکە باسێکەمەوە بەرهەمی ڕێکخراوی کوردستان دیالۆکە بەڵام باوەڕم پێ بکە بەشێکی زۆری ئەو ستافە بەبێ بەرامبەر هاتوون کاریان بۆ ئێمە کردووە لەبەرەوەی کە بودجێتەکەمان توانای هەڵگرتنی ئەم کورتە فیلمەی نەبوو لەبەرەوە هەنێ چکە کاک دیاری بەرهەمێنانی کورتە فیلم و بەتایبەت لە فستیڤالەکانی دەرەوە یعنی ئەبێ زۆر وریابی بۆ نمونە ئێمە ئەگەر شتێکی ناوخۆیی بکرێ ئەکرێت تۆ میوزیکێکی یەکێ لە ماڵپەڕەکان بکڕیتەوە و ئامادەبی بە چەند دۆلارێکە و دایانێت و میوزیکێکی بۆ دانی بەڵام لە کورتە فیلمە کە لە فستیڤالەکانی دەرەوە زۆر جار داوای نۆتەی ئەو ئاوازت لێکەن کە لەناو میوزیکی فیلمەکەی خۆتا بەکارێتێنا وە کۆپیڕایتی لێ دەمزان ئەمە کۆپیڕایتی هیچ وڵاتی هیچ شوێنێک نییە تا ئەوان نمایشیکەن بۆیە کە تۆ میوزیکێک دروستەکەی بەگومان بودجێتێکی زۆری ئەوێ یانی ئەمە بەست بۆ نمونە بە میوزیکە هەرێکێک لە جلو بەرکە چکە تۆ زۆر جار ئێمە لەگەڵ هاوڕیانە بەسکاڵم تۆ سیرکە جاروای کورتە فیلمێکە ئەکتەرێک یا دوو ئەکتەری تێدایە هەڵم تو ئازانی هەرە و دوو کەسن و مسەورەکە بەڵام لە پشتی کامێرەوە بەلایانی کەمەوە 20 کەس خەریکی ئەم دوو کەسەیە تاکو بە جوانترین شێوە نمایشی کا کە ئەمەش دڵنیام لەو 20 کەسەش تۆ دەستت گرتووەتەوە هەریەکیان دوو ئیش ئەکات لە پێناوی کادرێکی زیاتر نەبێت چکە سینەما بەڕاستی زۆر قوڵە ئەگەر بتێ هەموو کایەکانی کادرێکی بۆ دانی ئەوە
لەوانەیە بە 15 ساڵجارە نەتوانانی فیلمێ دروست تایبەت بۆ تایبەتمەندی بتەوێت لە فستیڤالە نێودوڵەتەکان بەشدار بێ و هەم لە فلتەری ئەوانیش دەرچێت. بەڕێزت باست لە کاریگەری و ڕۆڵی وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەراتی سینەما ئەوانە بۆ کردین، بەڵام دەمەوێت من سەرنج ڕاکێشم بۆ شتێکی دیکە یاخود بپرسم ئەی لایەنەکان و کۆمپانیەکانی کەرتی تایبەت چی لەم کاتەی ئێستا بۆ سەپۆرتکردنی بەرهەمە هونەریەکانی ئێمە لە کاتێک دەبینین کە ڕەنگە بە بڕێکی زۆر پارە پرۆپاگەندە بازرگانیەکانیان دەبینین لەسەر شاشەکان پارێکی زۆر سەرف دەکرێت بۆ ئەوانە، بەڵام ئایا بۆ سەپۆرتکردنی بەرهەمێکی هونەری چونکە مەبەستمە ئێستا کۆمپانیەکان لەوە تێگەیشتون کە بەرەمهێنانی بابەتێکی سینەمایی یاخود دروستکردنی ڤیدیۆ کلیپێک چییە چجا بێت و بۆ کورتە فیلمێک و بەرهەمەکان ئەوان پشگیری و تێگەیشتنیان تا چەندێکە بۆ یارمەتیدانی نووسەران و سینارسان و دەرهێنەرانی فیلم و کورتە فیلمەکان. ئەتوانم بڵم هەر لەگەڵ ڕێزما تێگەیشتنیان بۆ بابەتە زۆر کەمە. بەدەلەوە ئێمە هەتا ئەم دەقەیە کە من و تۆ قسەی تیاکەین هەتا ئەم چرکە ساتە لە سایە هەفتای ئەو کۆمپانیا بازرگان و ئەو کەساتانەی کە دەیانوێت کاری ڕکلامیش بۆ براندەکانی خۆیانکان تا ئەم دقیقە ناتیان وایە بێت تۆ براندەکەی زۆر لە نزیکەوە پیشانبی بڵێ ئەمە براندەکەی ئەمە شێوازەکەیەتی ئەمە لەبەرەوەی وازانێ ئەگەر تۆ چیرۆکێک باسکەیت و لە کۆتایی ڕکلامەکەیە براندەکەی نمایشکەوە وازانێ ئەڵە تۆ سی چرکە ڕکلامە بۆ من دروست کردو دوو چرکە براندەکەی من پیشانەی لەبەرەوە ئەمان هێشتا احترامم هەیە حرمەتم کەسانێکی زۆر باش بەڵام بەسم لەوەیە کە بەو شێوازەیە ئەجاوەرە بگرێت تۆ بچی باسی کورتە فیلمێ بکەیت کە هیچ لە باسی براندەکەی ئەو ئەمە نەک بۆ تەنانەت بۆ درامە و وەکو خۆدوتت کلیپی و ڤیدۆ کلیپیش یعنی شتەکەش دەتوانم بڵم دوولایەنەیە لەبەرەوەی تۆش ئێوە بۆن من تەلەڤیزیۆنێک ئەگەر من کلیپێک بکەم یا شتێ بکەم براندێکی زۆر زەقکەمەوە تایە تۆش مافی خۆتە بڵێ منیش بابەتی مارکێتین هەیە و منیش بودجەمەوێ لەبەرەوە شتەکە ئامە کە ئەمە پێوەستە بە وەزارەتی ڕۆشنبیریەوە ئەبێ ئەو کارێک بکات بۆ ئەوەی کە هەم هونەرمەندان هەم تەلەڤیزیۆنەکان هەم بازرگانەکان مافیان نەخورێت. بەڵێ کاک بڕوا پشگیری هونەرمەندان لە نێوەیەکدا تا چەندێکە کاتێکە بەڕێزت فیلمێک بەرهەمدێنی لە فستیڤالێکی نێودەوڵەتی یاخود هاوکارێک تا پیشەیەکت بە بەشێکی گشتگیر مەبەستمە بپرسم لەبەروی لێرە و لەوێ زۆر جار دەبینین لە هەندێک لە چاوپێکەوتنەکان هونەرمەندان دەڵێن لە ناو یەکدا ئێمە زۆر پشگیری یەکتر نین دەستگیرۆی یەکتر ناکەن بۆیە دەمێت لە تۆش بپرسمەوە تا چەند هونەرمەندان ئامادەبوونیان هەیە لە نمایشی فیلمێک یا کورتە فیلمەکە بەرهەمێکی تۆ بێ یاخود تۆ بۆ ئەوان هونەرمەندانی کورت چۆن دەبینی لە نێویەکدا؟ وەڵام من بە شێوەیەکی کەی بینم یانی من قەناعەتم وایە هونەرمەند بۆ هونەرمەند کێشەی نییە بەڵام ئەوەی کێتە ئەو بینەوە ناهونەرمەندەکە ئەبێ بە هونەرمەند کێشەکە لە بینێم دوو هونەرمەندەیە دروستەکە یعنی بۆ نمونە لەم شاری سلێمانیایە خەڵکانێک هەبوون چون کاریان کردووە لە فیلمسازی لە فستیڤاڵە لە هینا کە کاری ئەوان نییە ئیشی ئەوان نەبووە هاتوون تەداخولیان تیا کردووە کاریان تیا کردووە بودجێتیان بۆ سەرف کراوە ئێتۆ کە ئەزانی سەرەکەی کوالیتیەکەی ئەوەنێ تۆ چەندین فستیڤاڵی دەرەوە بینیوە چەندین ئیشی دەرەوت بینیوە کە ئیتۆ بۆ ێرە سەرەکەی بەو شێوازە نیە دۆست و برادەرایەتی یعنی ئێستا من لەم شەوانە خێربوو لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و سۆشال میدیا شتێ بنووسم دیداری فیلمی کوردی خەریکە وەکو بنێشتی کوردی لێت یعنی احترامەن دیدار هەیە لە وڵاتانی دەرەوە کراوە باشە بەڕێوەبەری ئەم فستیڤاڵە هاتۆتەوە بۆ کوردستان کێ بانگێشتی کردووە داوەتێکی نانێکی ئێواریان خواردووە ئەوە لە ڕیزی پێشەوە بووە دەرهێنەرێ فیلمەکەی ناردووە 2 دقە سەوتی فیلمەکەی لە دوای سۆڕی فیلمەکەی بووە هەستا و توێتی بۆستە ئەمە ناکرێ ئاوە نمایشکرێ بە شەق و زلە بردویانەتە دەرەوە ئەمە لەبەرەوەی خۆی ئیشی فیلم و فستیڤاڵ نیە ینی دیدار نییە بەڕاستی بۆیە کە بەم شێوازە کراوە ئەمە یەک دنیایەکە لەو سواز بخۆ من وەکو خۆم یەکسەر زانیمان و بەشداریمان نەکردو لەو دیداروشتانە هەرزوو ئاگادارمان کردوونەتەوە بەڵام مەبەستم ئەوەیە ینی زۆر جار ناهونەرمەندەکانن کە یەنە ناوکایە هونەریەکەیەوە مۆزوعەکە تێگەین چکە لە یەکتری تێناگەن ئەگەر نامن و هاوڕەکانم بەخوا ئەوەی من بزانم هیچ کێشەیەکمان نیە لەوەتەی من کارەکەم لە فیلم و لە دراما و لە دیکۆمنتەری و لە هەتا لە بابەتی ڕکلامی بازرگانیشە لەگەڵ هەچ هونەرمەندەکە لە ڕووی
پشتی کامێرەوە بێ ئاکتین بێ هەجێکێک بێ کەسێک نەبوو بۆ نمونە بە نەوعێک جوابی تۆ باتەوە بە نەوعێک نێتە پێشەوە بەڵکو هەمومان ئامادەین هەمومان حەزمان لە ئیشە بەڵام تەنها جارێکەوە دووباراکەمەوە ناهونەرمەندێکە کێتە ناو کایە هوەریەکەیەوە نازانێت چۆن تەعاملکە بێگومان کێشەیە گەنێتەوە فترەیەکی پێوە ئەکوژە و دوایترەویش ئاوتە بێتەوە چێتەوە دەروی باز نەکە. کاک بڕوا کات زوو تێ دەپەڕێ و تۆپێکی پرۆگرامە کەشمان دیاری کراوە حەزمە کرد زۆر بابەتی تر هەبوو مەبەستم بوو لێتان پرسم لە ڕووی کاری هوەری و مەبەستی کارکردتان و بژاردەتان بۆ کارە هوەرەکان بەڵام لەبەر کات دوا پرسیاری خۆمتان ئاراستە کەم دەمێ بزانم لە دوای پیکەر چی لە هەکبەتاندایە نیازتانە چیمان پێشکەش بکەن. وەڵا لە دوای فیلمی پیکەر ئێمە بە هاوبەشی ڕێکخراوی هیوا فاوندیشن زنجیرە دیکۆمنتەریەکمان دروست کردووە فیلمی دیکۆمنتەری بە ناوی بابەتەکانی ژینگا کە لە چەند کەناڵێک نمایش کراوە ئەمە بەشێکی نمایش کراوە بەشێکی بەردەوامە لە نمایشکردن و زایدەن لەوەی کە لە سەرقاڵی چەند بەرهەمێنانی چەند فیلمێکی دیکۆمنتەریم بۆ چەند ڕێکخراوێکی تر و بابەتی ئەوەی کە هەکبێ ئێستا لەبەر دەستمایە لە ڕووی بابەتی شۆرت فیلمەوە بابەتی ئەنفالە چیرۆکێکی ڕاستەقینەی ئەنفال ئەمەوێ بیکەمە سیناریۆ و دوجار وەکو باسم کردی کێشە گەورەکە بودجە بە دوای بودجێ دەبێت بگەڕێن بە دوای سەپۆرتێک و بودجەیەکی دیاریکرا بێگومان بۆی کە جێبەجێکی من زۆر خۆشحاڵم لەگەڵ بەڕێستاندا هونەرمەندی بواری نواندن دەرهێنەر و خاوەن توانایەکی زۆر و هەروە بیر فراوانێکی گەورە هەمیشە سەرکەوتوو بن هەمیشە کارەکانتان تا بێت و فراوانتر بێ و جێی شانازی ئەمە شانازیت پێوە دەکەین کاک بڕوا زۆر خۆشحاڵ بووم سپاس دەکەم کە لێرە ئامادە بوون ئینشاءالله لە چەندین خەڵاتی دیکەی زێڕین و گەورەی بە نرخ بەدەستەوە دەبینین. زۆر سپاس بۆیەوە و سپاس بۆ سلێمانی تیڤ سپاس بۆ بەڕێستان بنێربی سەر خۆشەویستەکانم خۆشحاڵ بووم لەم پرۆگرامە لەگەڵتان تاوەکو پرۆگرامێکی دیکە لە ئێوارەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم.